يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زور بريس لزنجير باسا كمان دا بناو نشاني رزق روزي قيشتنا بشي سيامي أو زنجير باسا وتالي جمعي رابدو لخزمت جنابتان دا باسي أو مانكير خواهي پروردگار كرزق روزي إيمو سرجم بو نوران وهمو زين دوران دا باشە بۆچی تەکلیفی خستوینە سەر کە بەدووی بژێوی ژیانماندا بگەڕین. ولقد مكناكم في الأرض وجعلنا لكم فيها معايش قليلا ما تشكرون. وەکو جەستەیەکی ساغی پێبەخشین و ئەندامەکانی جەستەی ساغ کردوین، هۆکارەکانی بژێویشی بۆ زۆر کردوین. معایشە بە سەدەها و هەزارەها جۆری کار و کەسابەت و پێبژێوی ژیان هەیە. ئەی بۆ خوای گەورە بەو هەموو دەسەڵاتەی خۆیەوە ڕزقەکەی بۆ نەخستینە ماڵەوە، بۆچی هەمومانی دەوڵەمەند نەکرد؟ بۆچی سەرما و گەرمای ژیان لێماندا؟ ئەمە پرسیارێکە ڕەن بێ زۆرجار بە مێشکی هەر یەکێک لە ئێمەدا هاتبێ، بۆچی خوای من ئەوەندە ماندوو بم؟ بۆچی کاتێکەوە کاسبی دەکەم بە ساڵێک زۆر ملیۆنەر نەبم؟ بۆکو ئەو خەڵکە هەمومان دەوڵەمەند نەبین. خوای پەروەردگار وەڵامی هەموو پرسیارەکانی لە قورئاندا داوەتەوە. لە سوورەتی الشورى آياتي 27 كتوري وتاركي أمرمانا وڵامی ئەو پرسیاری لێ وەردەگرین. خوای پەروەردگار دەفەرمێ ولو بسط الله الرزق لعباده لبغوا في الأرض ولكن ينزل بقدر ما يشاء إنه بعباده خبير بصير. ئەی خەڵکی نەدڵنیابن ئەگە خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی بێ سنوور و فراوان پێ ببەخشینایە، هەمووتان هەر دەوڵەمەند بوونایە، هەرچی دەستت بردایە بۆ بەرد ببوویە بە زێڕ بەدەستەوە لەبەغەو فی الأرض. ئەگەر ئەو خەڵکە هەمووی ئاوا پارەیان بەسەردا بڕژایە و ڕزق بۆیان بچوویایە ماڵەوە لەبەغەو فی الأرض. دڵنیابن خەڵکینە ئەو خەڵکە هەمووی تووشی ستەمکاری دەبوو، دەستوری ژیان و ژینگە تێک دەچوو. ولكن ينزل بقدر ما يشاء. بەڵام خوای پەروەردگار بە حیکمەت و بە عیلمی خۆی ڕزقەکانی دابەش کردووە بە ئەندازەی کارکردنت، بە ئەندازەی نێتی ناودڵت کە دەچی بۆ سەر ئیش و کارە خوا نێتی ناودڵت دەزانێ مەبەست لە بەدەستێنانی ئەو پارەیە چییە؟ بە مەسلەحەتی داهاتوت کە خۆت نایزانی و خوا دەیزانێ، کە خۆش مەسلەحەتی هەموو بەندەکانی دەوێ، ئەو ڕزقەی بۆ تۆ دیاری کردووە. بەو سێشتە ڕزقەکەی تۆ یان زۆرە یان کەمە، بەڵام لە ئاخریدا بزانن إنه بعباده خبير بصير. بەڕاستی ئەو پەروەردگارە زانایە، دانایە، پسپۆڕە بە بەرژەوەندیەکانتان. بەخوا هەر خوا دەزانێ بەرژەوەندی تۆ لەوە دەچێت لە ئەم ڕزقە کەمەدا بێ. ئەگەر زۆرت بداتێ پێی بە هیلاکا دەچی. بەرژەوەندی ئەویش لەو زۆرەدایە، ئەگەر خوا کەمی بدایە لەوە ئەچێت تووشی خۆشی و کۆمەڵگاشی تووشی بەڵایەکی گەورە بکردایە. بەسیڕون بینایە بەداخوازی و پێویستیەکانتان، بە زیادەوەی ژیان دەتانداتێ. هەمومان کە لەدایک بووین بەڕوت و قوتی لەدایک بووین، پارچە قوماشێکمان پێوە نەبوو. هەمووشمان کە دەخرێنە قەبرەوە کامەی دڵی سوالکەری سەر جادەیە شتێکی هەر لە جیفانە بەجێماوە، بەخوا کفنەکەشی بۆ پێوە دەبڕێ بە ڕوتیش ناچێتەوە ناو قەبرەوە. باشانیش هەمووی محاسبەیە، هەمووی تاقیکردنەوەیە. ئەمە خوای پەروەردگار ئاوا وەڵامی پرسیارەکەی داینەوە لەژێر تیشکی ئەم ئاەتە پیرۆزە گەورە و گرانبەهایەدا کە بەڕاستی ضرورە هەمومان لەبەرمان بێ و بیڵێنەوە ولو بسط الله الرزق لعباده لبغوا في الأرض ولكن ينزل بقدر ما يشاء إنه بعباده خبير بصير. لەژێر تیشکی ئەم ئاەتە قورئانیەدا باسی ئەوە دەکەین دوو شت ئەگەر بێ سنوور بدرێن بە کەسێک، ئەگەر بەبێ ڕەنج بدرێتێ هیچ ڕەنج و ماندووبوونێکت پێوە نەچێشت بێ، بۆت بێتە بەردەست و ناو گیرفانتەوە لەبەغەو فی الأرض، بوغڕا دەبی. ئینسانێک دەبی ستەمکار دەبی، بەگشت خەڵکا دەچی، خەڵک بەگشتا دێ، بێکار دەبی.
چونکە سەرچاوەی زۆربەی کێشەکان بێکاربوونی ئینسانە. ئینسان ئەم جەستەیە، ئەم تاقەیە، ئەم وزەیە، ئەم کاتێک کە هەتا ئەگەر لە خێرا سەرفی نەکەی ئیلا تووشی شەڕت دەکا. باشترین خێرش کار و کەسابەتە. هەر کەسە بە ئیشەکەی خۆیەوە مەشغوڵ بێ وەڵڵاهی لە شەڕ بە دووری. ئەتۆ هەر پارەکەت بۆ بێتە ناو گیرفانتەوە هیچ ڕەنجێک نەدەی و هیچ کاسبێک نەکەی، ئێرە دنیایە، ئێرە بەهەژ نییە. ئەی وزەکەت، ئەی کاتەکەت، ئەی تاقەتکەت، ئەی بیرکردنەوەکەت ئیلا دڵنیا بەخوا فەرمووی بەرەو شەڕت دەبا، بەرەو زوڵمت دەبا. هەر کەسێک دووشت پارە پلە و پۆست بە حەقی خۆی وەری نەگرێ، ڕەنجی لە پێناوە نەدابێ، هەر پێشکەشی کرابێ، هەر بەسەریا درابێ، مستحقی ئەو دووشتە نەبێ، مستحقی ئەو پارە وەرگرتنە نەبێ، مستحقی ئەو پلە و پۆستە نەبێ، سێ شتی لێوە دەگیرێتەوە. یەکەم ویژدانی نامێنێ، دووەمیان بەزەی لە دڵیا نامێنێ، سێمیان بە هیچ شتێ تێر ناخوا. جەنابتان دیقەت بدەن و ور ببنەوە، هەر لە خۆتەوە بۆ خەڵک. ئەو کاتێک کە پارە بە ڕەنجی شانت پەیدا دەکەی و بەدەستی دێنی، وەڵڵاهی ویژدانت هەیە، ئەزانی زەحمەتت کێشاوە، ئەزانی خەڵکیش چۆن پارە پەیدا دەکا. ئەو کاتە بەزەیت هەیە، ئەها ئەو دەوڵەمەندانی کە بە حەقی خۆیان دەوڵەمەند بوون، خوا بەسەریاداون و خۆشیان بەڕاستی هەوڵیانداوە بە پاچی، وەڵڵا گە فەقیرێک دەبینن گریانیان بۆی دێ لەگەڵ ئەو هەموو دەوڵەمەندەیە بەزەی لە دڵیایەتی. بەڵام کەسێک کەوا پارەی مفت بەسەریا ڕژاوە، باسی فەقیر بکەوە کاکە فەقیر کوا هەیە؟ بۆ فەقیری هەیە، چونکە ئەو نەیشێشتووە، ئەو هیچ کاسبی نەکردەوە، هەر بۆی ڕژاوە هاتۆتە ماڵیەوە، هەر بەزەی لە دڵیان نەماوە. ئەو کەسەی کەوا دەبینی کار دەکا، ڕەنج دەدا، هەمیشە لێ پرسە چۆن لە حەمد و سەنا بۆ خوا، کوڕە شکر زۆر باشین، سوپاس بۆ خوای گەورە. دەی وەڵای جای وا هەر ئەوەیە دەژی، چونکە ڕەنجی داوە خوا قەناعەتی خسۆتە دڵیەوە. ئەوەی هەر بەسەریا بارێنە، هەر بۆی هەڵڕێژە ببێ زەحمەت، قەت تێر ناخوا، هەر دەڵێ بابێ، هەر تێربوونی نییە. پلە و پۆستی ژوایە، ئەوەی کە پۆستێکی حکومی وەردەگرێ، حیزبی وەردەگرێ، دەسەڵاتێک لە وڵاتە وەردەگرێ، ئەگەر بە حەقی خۆی وەریگرت بێ، ڕەنجی لە پێناوا دابێ، مستحقی ئەو شوێن و کورسی و مۆرە بێ، وەڵڵاهی ویژدانی هەیە بەرامبەر بە میلەت. بەو خوا بەزەی هەیە، چونکە کاتی خۆی ئەویش ئەوەندەی گرفتاری و نەبوونی و نەداری و دەردەسەری بینیوە، ئەوەندەی خوێندووە هەتا چۆتە سەر ئەو کورسیە کە تەلەبەیە خوێندکارێ قوتابێک دەبینێ بەزەی پێدا دێتەوە، کاتی خۆی بەبیر دەکەوێتەوە، مستحق بۆ بە هەژاری و کوڕە هەژاری پێگەیوە، کە فەقیرێک دەبینێ کاتی خۆی بیر دەکەوێتەوە، ویژدانی هەیە، ڕەحم و بەزەی لە دڵیایەتی. ئەگەر وەختێ پۆستەکەشیان لێستاندەوە ئەوەندە بەلایەوە گرنگ نییە، دەڵێ ئەم پۆستە خزمەتکاریم پێ دەکرد، ئەگەر خوا لەسەر شانی لابردوم شکر بۆ خوا بە شەرەفمەندانە ڕزگارم بۆ لێی، ئەوەندە بەلایەوە گرنگ نییە. بەڵام وەرە پۆستێک ببەخشە بە خەڵک، بە مەحسوبیەت و بە مەنسوبیەت و بە خزمایەتی و بە حیزبایەتی بیدە بە کەسێک، سیدەکەی هیچ وجدانی بەرامبەر بەو خەڵکە نییە، چونکە هیچ ڕەنجێکی نەداوە، هیچ بەزەی بەرامبەر بەو خەڵکە لە دڵانیە، ئەچێ بەردەمی هەر جوابیشن ناداتەوە، چونکە بە حەقی خۆی نەچۆتە سەر ئەو کورسیە. جاوە لێکیان جیاکەنەوە، هەر دەستچێ دایرەیەک لە بچووکێکەوە بۆ گەورە، ئەگەر حەقی خۆی وەریگرت پێ، زانت چەند بەڕێزە، چەند بە حرمەتە، چەند بە بەزەیە، چەند بە ویژدانە. بەڵام ئەگەر پێی بەخشرابێ و هەر ئەوە پێشکەشی کرابێ، هیچ بەزەیەکی بەرامبەر بەو میلەت و قەوم و میلەتی خۆی نییە، ئەو هاوڵاتی دەچێتە بەردەمی نییە، جا لە بچووکەوە حیسابیکە بۆ سەری سەرەوە. هەروەها تێر خواردنی نییە، حتا هین بێ پۆستەکەی داوا دەکە، هەر بەرز دەکرێتەوە. خۆ ئەگەر دەریکەن لە شوێنێکە، ئەگەر لا بدرێ، ئەگەر دەرنەچێ، ئەوە دنیا تێک دەدا، ئەوە بە هیچ قەناعەتی نایە. بۆیە خوای گەورە فەرمووی من کە ڕزق و ڕۆزی دابەش دەکەم، وام داناوە ئەبێ دەستێ بجوڵێنیتەوە، ئەبێ تاقەیەک سەرف بکەی، ئەبێ ڕەنجێک بدەی، خوای گەورەش مەویست ناکە، بەخوا بە زیادەوە دەداتێ. بەڵام خوای گەورە نەیکردووە بە عادەت بۆ بەندەکانی بەبێ عەزت پارەتان بخاتە ماڵەوە، نانتان بخاتە بەردەم و ژوور مطبەخەکانتانەوە. ئەمەش لە مەسلحەتی خۆتاندایە، ئەمە لەبەر خاتری ئێوەیە. خوای گەورە ئێمەی داناوە وەستەعمەڕەکوم فیها، دەبێت سەر زەوی ئاوەدان کەینەوە. دەی بەڕێزان، ئەگەر خوای گەورە هەمومانی دەوڵەمەند کردایە، تخوا چێ کرێکاری دەکرد؟ وانە چێ ڕازی بوو بلۆک بکێشێ، چێ چیمەنتۆکاری بکە، چێ گەچکاری بکە، چێ دەرگا و پەنجەرە دروستکە، چێ ئاسنگەری و دارتاشی بکە، هەمومان دەمانبوو وەزیر بین، هەمومان دەمانبوو دکتۆر بین، هەر کەس نەیدەخوێن، دەیگو هەر بۆ خۆم کە بژیم ئەم هەموو خوێندن و عەزیەت و شەون و خونیان بۆ چییە تا بگەم بەنان و خوانێکی حەڵاڵی خۆم؟ کەس نەیدەخوێن، کەس عیلمی وەرنەدەگرێت، کەس پیشەی نەدەکرد. ئێرەدا پرسیارێک دەکرێت، ئەی دەبە خوای گەورە هەمومان دەوڵەمەندکردنا بووە من کرێکار بووم و ئەو دەوڵەمەند بێ. بەڕێزان، خوای گەورە ڕزقەکەی دابەش کردووە بەخوا بە دادپەروەری. ئەو کرێکاری کە تۆ دەیبینی لە ڕووی مادەوە لاوازە، خوا بە دڵنیاییەوە من و تۆ نایزانین لە شوێنەشکەدا قەرەبووی بۆ کردوێتەوە.
لە بەهەشتا قەرەبووی بۆ دەکاتەوە. جا خوا ئەم دنیا کاتیە سێ چوار ڕۆژە چییە ئینسان ئەوەندە خەفەتی پێوە بخوا؟ والله لە بەهەشتا کاکی فەقیر سەد دەوڵەمەندی نام شەریف خۆزگەت پێ دەخوازێ. خۆ ئەگە دەوڵەمەندەکە بە حەقی خۆی دەوڵەمەند بوو بێ ئەو بەڕاستی ئەویش فەزلی خوای بەسەرەوەیە. ئەوە ئیشاءالله قابیلی بۆ خوای گەورە کردوێتی بەخێر بۆ کۆمەلگا، ئەو دەوڵەمەندانە خۆزگە لە کۆمەلگادا زۆر بن کە بە حەڵاڵی پێگەیون، کە ویژدانیان هەیە، بەزەییان هەیە، تێربوونیان هەیە، دەست بۆ حرامەکان نابن، سنوورەکان ناشکێنن. ئەوانە ڕەحمەتن بۆ هەژارەکان، بار نین بەسەریانەوە. پاشان تۆ دڵی هەژاری چەند جار لەوانێت چاوت پڕ بوو بێ لە فرمێسک، بەخوا حەیف لەبەر هەژاری عومرەیەکم بۆ نەکرا، حەجێکم بۆ نەکرا. ئەزانی زۆر جار خەڵکێک لەوانەیە چوو بێتە حەج و لێی قبوڵ نەکرابێ، بەڵام چونکە تۆ هەژاری خۆ هەر حەجەکەی لەسەر لا بردووی، هەر بەنێتی ناو دڵی خۆت لە ماڵی حەجەکەی بۆ نووسیوی، چونکە فەقیری. زانایان فەرموویانە هیوا هەیە دەچێتە دەوری کەعبەتوڵڵای شەریف، لە دەوری کەعبە دەسوڕێتەوە تەواف دەکا. بەندەی وا هەیە هەژارە هیچی نییە لەم دنیادا، بەس ئێرەی خاوێنە لەگەڵ خوای خۆی بەندەکانی خوادا. ڕۆژانە لەبەر کرێکاری ئەوەندەی پارە بۆ کۆنە بۆ عومرەیەکی پێ بکە، حەجێکی پێ بکە، دەفەرمێ خوا کەعبە دێنێ بۆ بەردەمی ئەو بە دەوریا تەواف دەکا. زۆر تۆ زۆر دەوڵەمەندتری لەو دەوڵەمەندەی کە لە ڕووی مادیەوە لە تۆ بەرزترە و لە زۆر بەڵا پاراستووی. ئەو دەوڵەمەندە تووشی چەند بەڵا دەبێت تۆی هەژار تووشی هیچ نابی. خوای گەورە خەبیرم بەسیرە. کێشەی ئەمڕۆی ئێمەی کوردستان، ئێمە ئەمڕۆ بۆ ئێستا قسە دەکەین لە خزمەت ئەم ئاەتە قورئانیەدا. کێشەی ئەمڕۆی ئێمەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم میلەتە بەڕێزە ئەوە بوو کە بەڕاستی ئیشمان بەم ئاەتە قورئانیە نەکرد. خوای گەورە فەرمووی من کە دەسەڵاتی کەون و کائیناتم پێیە، خالقی هەموو مەخلوقاتم، ڕۆزی دەری هەموو نانخۆرەکانم، من ئاوام دابەش کردووە، ڕستق نانێرمە ماڵەکانەوە، ئەبێ ئینسان هەوڵێک بدا و پاشا من پێی دەبەخشم و تێری دەکەم و پەچی ناخەم. بەدەسەڵاتدارانی فەرموو ئێوە ژوابن، بە خاوەنکارانی فەرموو ئاوا پارە مەڕێژن، با خەڵک ڕەنج بدا لەبەر هەمی خۆی نان بخوا. زۆر بەداخەوە ئەو کێشانێکی ئێستا خەڵکی کوردستان پێیانەوە دەناڵێنێ. جاکە دەڵێم کوردستان بەڕێزان ئێمە هەمومان یەک ماڵین، ئێمە یەکەم ئەلحەمد لە ئەهلی قیبلەین، موسڵمانین، حەقی حیزبایەتی و ئەملاولامان نییە بەخوا. ئێمە ئەوەی ئەهلی ئەم مزگەوتە هاتووینە ماڵی خۆ هەمومان براین، هەمومان لە ئادەم و حەواین، هەمومان ڕوومان لە یەک قیبلەیە، هەمومان ئەوەی شیری حەڵاڵی خوارد بێ ئەبێ هەستی برایەتی بۆ هەموو مرۆڤێک هەبێ لەسەر زەویدا. خەڵکی سلێمانی کێشەی هەبێ، خەڵکی هەولێر هەیەتی، خەڵکی هەولێر کێشەی هەبێ، بە خەڵکی بادینان و گەرمیان هەیبێ. ئێمە نابێت لە یەکدا ببڕین. ئەمڕۆ بەشێک لە کوردستانەکەمان یعنی ئاژاوی تێدایە، جەرگ سووتانی تێدایە، فرمێسک ڕێشتنی تێدایە، ئی منیشە، ئی تۆشە، ئی ئەم شارەشە، ئی ئەو لاشە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کێشانەی ئەمڕۆ ئەوە هی قەدیمن وا خەریکە دەتەقێ. لە سەرەتای دروستبوونی حکوومەتەوە حیزبەکان لە ڕقی یەکتر، بەتایبەت ئەوانی کە پارەیان هەبوو، کە پارەی وڵات دەچۆری گیرفانیانەوە، لە ڕقی یەکتر بۆ کڕینی خەڵک، بۆ کۆکردنەوەی زۆرترین جەماوەر لە خۆیان هاتن پارەیان ڕەش. پارە زۆر دەهاتە کوردستان، هەر لە سەرەتاوە لە گرانی ڕزگار بوونەکەەوە بەلێ شاو پارە هاتوۆتە ئەم هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە. هەموو خەڵکیان کرد بە موچەخۆر، بۆی خەڵک لە خۆیان کۆکەنەوە. خەڵکیان دەکرد بە پۆلیس، خەڵکیان دەکرد بە ئاسایش، خەڵکیان دەکرد بە پێشمەرگە، خەڵکیان دەکرد بە فەرمانبەری بێدەوام کە مستەلەحە کوردی بازاڕەکەی پێڵان بندیوار. یعنی کابرا چەند ساڵ بۆ معاشخۆر بوو، یەک ڕۆژ دەوامی نەکردووە، بەس حیزب تەعینی کردو بۆ کاتی دەنگدان پێویستیم بە تۆیە. خەڵکیان دێنە کۆمەڵایەتی بوو، لە دایرەش بوو، وەڵا ئەمە لە کۆمەڵایەتیشا کار دەکا. ئەو هەموو خەڵکەی من شکم دێ، دیواخانانەی هەبوو. من ڕێزم هەیە بۆ خەڵکی پیاو ماقۆڵی بەڕێز، جەنابتان هەمومان خەڵکی گوندی و شار و شارۆچکەکانین و شارەکانین، لە هەر گوندێکی جەنابتاندا لەناو هەو قەوم و بەرەبابێکە پیاوێکی معقول خوای گەورە هەڵی دەکا، پیاوێکی بەڕێزی خانەدانی نان بدە هەر هەیە، لەناو هەر قەومی بەرەبابی جەنابتا سەیرکە پیاوێکی پیاوە، هەموو هەر پیاوی پیاوانن. بەس یەکێک خوای گەورە فەزلی لەگەڵ کردووە دەم و لەفزی شیرینە، قسەی دەڕوا، خەڵک حورمەتی دەگرێ و ئەویش بە خۆی بە کوڕ و بە ژن و منداڵیەوە لە خزمەتی خەڵکایە، نان و دیوەخان و پێخۆرێکی هەیە، چایەکی هەیە. و ئەوانەیە یارمەتیدەری حکوومەت بوون. زۆرجار کێشەیەک بە حاکم و پۆلیس و ئاسایش حەل نابێت، چونکە وڵاتی ئێمە یاسایی نییە، وڵاتێکی عەشایریە لەگەڵ ڕێزم بۆ وشەی عەشایر. خەڵکەکە لە دیواخانەکە دوو کەس شەڕیان دەبێت ناکەن لە پۆلیس و ئاسایش، حکوومەتیشی ساحەتی کردبوو. ئەوانە جێگەی ڕێزن ئەگەر یارمەتیشیان بدرێ.
بەڵام وەڵڵی بەڕێزان زۆر جار زەردەخەنەم هاتۆ بەوەی حکومەت ئەم حیزبانە پارەیان داوە بەیوە بە ناوی دیواخانانەوە لە ماڵی خۆیان شۆربەیەکی دەست ناکەوێت فەقیرە چا لە ماڵان دەخواتەوە دیواخانی بێچای هەیە دیواخانی چی ئەمە وڵات سێ چوار خزمی هەیە بۆ کاتی دەنگدان بە خەڵک دێ پارەی من و تۆ ئەو گەنج و لاوە دەچۆ جیفانی ئەو دیواخاندارەوە ئەو لە ڕقی ئەو لە ڕقی ئەو پاشان کادری حیزب ئەوانە وەکو تاک خەڵکانی زۆر بەڕێزیان تێدا زۆریان دۆست و برادەر و کەس و کاری خۆمانن بەڵام ئیشەکە وا بوو لەگەڵ ئەو هەموو پارۆ زۆریەدا ئەم لەم مەقەڕ بوو ئەویش لەو مەقەڕی بەرامبەری بوو هی حیزبەکان بە زۆری کادری حیزب و مەقەڕی حیزبەکەی خۆی پارەی دەدایە لەولاشەوە خانمنشینێکیشیان بۆ کرد بوو معاشی دۆمیشی هەبوو بە پلەیەکی ئەفسەری خانمنشینیش بوو ئەوە دوو معاش لەولاشەوە لە دایرەیەش کەش تەعین بوو ومنە زۆربەی دایرەی کارەبا ئەوانە کە معاشی باشیان هەبوو کادرە حیزبیەکان مەسئول ناوچەکان و ئەندام ناوچەکان و ئەندام کۆمیتە و مەسئول کۆمیتە و بارەگاکانی تر هەمووشیان لەوێدا کارمەندی دایرە بوون بەس مانگانە دەچون معاشەکان وەردەگرن ئەینا ڕۆژە پەیژەی کارەبایان نەدیوە ڕۆژە سەر عەمودیان نەدیوە ڕۆژە سەرما و گەرمایان نەدیوە ئیشی حیزبیان دەکرد سێ معاشیشیان دەخوارد ئەم پارە لەکوێ دەڕۆی بەڕێزان هەر لە جیفانی من و تۆ ئەو خەڵکەوە هەر دەڕۆی هەر ئاوا ڕۆی هەبوو سێ چوار جار ئەم بەراوبەری دەکرد شەش حەو کەسی لە خۆی کۆ دەکردەوە جارێک مام پێشوازی لێ دەکرد و سێ چوار سیارە و هێندە حیمایە و عەرزی بۆ دەنووسی دوای کە لەوێ لێی دەبڕا دەهاتە لای کاک لەملا ئەویش پێشوازی لێ دەکرد و دو سێ سیارێکە و حیمایەکی دەدایە کاکە وەرە بۆ لای من کە ئێرەی دەبڕا دیسان ڕای دەکردەوە بۆ ولا دیسان لەوێ دەبڕاوە پێم شک لێ سێ چوار جار سەنگەری گواستۆتەوە لەملاودا ئێوە پارەی خۆلی جیفانی خەڵک دەدرا کاکە هەر پارەی ئەم وڵاتە بوو دەدرا بۆ پێ ڕادەبوات و ڕۆژانە دەگەڕا و ڕاوشکاری خۆی دەکرد جاری وا بتۆش هیچ دووەر نەدەگرت ها کێشەکان چۆن کەڵەکە بوون زۆر مانگوت من چەند ساڵ ئەوانە لە وتارە بەدڵ سۆزانە بوویان ڕوون دەکەمەوە ئەمە ڕۆژێک دێ دەڵەمە دەبێ گەورە دەبێ پاشان هەر لە حیزبێکە عاجز دەبوو دەتۆرە دوای تا دەیانهێنایەوە ناو ماڵە گەورەکەیەوە کۆمەڵە پارەیان بۆ هەڵدەڕشت کورە هەر هیچیش نەبوو کابرا هەر خۆی بوو وڵات دەتۆرێم وەرە کاکە معاشێشکەی بۆ ببڕنەوە ژنەکەی بۆ خانشینکەن و ئی باش ئەم پارەی خۆ لە جیفانی فڵان و فڵان دەرناچێت لە جیفانی کاکومام دەرناچێت برام ئەوە جیفانە ئی میلەتە هی ئەم وڵاتەیە خۆشەویستم ئەمە ڕۆی هەر بەڕێمان کرد لە 170 موچەخۆران لە پۆلیسەوە زیادە بوو لە ئاسایشەوە زیادە بوو لە پێشمەرگەوە زیادە بوو لە فەرمانبەری دایرەوە زیادە بوو جەنابتان هەر یەکێکتان بیر بکەنەوە چەند جار چوونە دایرەیەک ئیشت هەبوو بۆ ئیمزایەک سەیەکی شەش حەو کەس دانیشتون لە ژن و لە پیا و لە کوڕ و لە کەسەوە مۆزەفی دایرن یەک کەس ئیشەکان دەکا ئەوەی تری وا مۆبایلێکی پێیە و سەیری نوکتە دەکا و جاجاڵی جنۆکەی بینی و پێ دەکەنێ و ئەو خەڵکەش وا سەریگوتۆ یەک کەسیش دەکا وانی تر هەموو زیادن باسی خواردن دەکەن و شت دەچن و پێ دەکەن و دەڕۆنە دەرێ و لە 130 ئەو فەرمانبەرانی حکومەتی هەرێم ئیشی ئەو خەڵکان هەموو پێڕایی دەبێ خۆمە 50 ملیۆن نین وڵاتی سین و هیندستان نین ئەو هەموو فەرمانبەرەمان بوێ ئەو پۆلیسانە دەبینم داماوە هەموو کەڵکی بەڕێزن ینی حەقاوان لە جێگەی ڕێزی خۆیان هەیە وەڵی سەجا مەخڕی پۆلیسم بینەوە هەلوچیان دەکەن و دامە دەکەن و تۆپیان دەکەن لەبەر بێئیشیان چیان پێس پێداوە چوار داروبەر هەیە یەک پۆلیسی بەسە حرەسی بێ هەر نایەوێ ئەو هەموو خەڵکە تەعین کرا وەزع باش بوو خەڵک تێرپارە بوو خەڵک بەسەریا دەڕژا هەتا گەیشتینە ئەوەی کەوا نرخی نەوت هاڕەی کرد و دابەزی حکومەت ئەو پارەی بۆ نەهات حکومەتی هەرێم نرخی نەوتی دابەزی جیرفانی خاڵی بوو شەڕێک لە هەموو دنیاوە هاتەوە و یەخەی ئەم میلەتە نەکبەتە ئێمەی گرت ئەوەش بە هەموو مەسرەف و شەهید و بریندارەوە شەڕی هەموو ئەو دنیایان هێنا لە کۆڵی کورد کوترا ئەوەش بۆ خۆی شەڕ لە هەر وڵاتێکا بوو ئابوووریەکەی دادەتەپێنێ بەڵایەکە هێشتا تۆزە وەزع باش بوو خەڵکێک دەستێکی دەجوڵاندەوە ڤایرۆسی کۆڕۆناش لە جیهانا بڵاو بووە نەک وەزعی ئەمە هەموو دنیای تێکدا ئەو بازاڕ و دوکانی جەنابیشتان هەوڵێکتان دەدا ئەوەشی پێچایەوە ئێتر حکومەت ئیفلاسبوونی خۆی ڕاگەیاند ها چەند ساڵە ئەو هەموو پارەی دەڕشت بەبێ ئەوەی خەڵک ڕەنج بدا هەر دەیڕشت و خەڵک کۆی دەکردەوە وای لەهات موچەکەی پێ نەدرا بۆی پاشەکەوتکردین کردی بە نیوە کردی بە چی کردی بە دوومانگ بەم هەموو ئەم لاولایە هەر نەدەدرا ئەو کاتە بدەیگوت خەڵکینە ئیش بکەن بەڵام دوای چی حکومەت بۆ هۆکاری چۆڵبوونی گوندەکان لە دوای ساڵی 91ەوە جەنابتانەوانی کە لەو تەمەنەدان لە بیرتانە خەڵک لە گوندەکانی ئاوادان کردەوە هەندێک ئاژەڵ و مەڕداری دەکرد دوو مانگای ڕادەگرت پەلەوەری خۆی هەبوو و دەغڵ و دانی خۆی دەکرد باخ و باخاتی زیندوو کردبەوە خەڵک بەرهەمی دەستی خۆی دەژیا بەڵام کاتێک کە حکومەت ئەو هەموو تەعینات لە شاو پارەی ڕشت
بە پۆلیس و بە ئاسایش و بە پێشمەرگە گەنجێک ملیۆنێکی لە جیفانە دەبوو بە تاقیتەنیا 3 کوڕی هەبوو 3 ملیۆنی وەردەگرت لە ماڵ دەکا خۆشی کابرا کادرێکی حیزباییش 3 معاشی دەکوشت هەموو لادەکان چۆڵ بوون خەڵک وازی لە ئاژەڵداری هێنا تۆش بە چاوی خۆت بینیوتەوە منیش بینیومە شوانم بینیوە هەمووی عەرەب بووە لەو شاخ و شێوەی لای خۆمان هەمووی عەرەب بووە کەس کورشوانی نەدەکرد یان خەڵکی سووریای بەڕێز بۆ کە ئاوارە بۆ خوا ڕەحم بەوانیش بێمەشکا یان عەرەبی ئەو جنوبە ئەوش لەشی ساغوێهات و کاسپی کردووە هەمووی عەرەب بوو بەڕێستان ئاگادارن وەڵڵاهی دەبوو لە کرێکار بپاڕێەوە کرێکاری بۆ نەدەکردی ئەگو دەچم بە پۆلیسی معاش 1.5 ملیۆن معاش وەردەگرم و لە ماڵەوە تەخت لێی دەخەوم کەس کرێکاریشی نەدەکرد بە مەمنونیش کرێکارت دەست نەدەکەوت بۆیە نە ئیشەکەی ما خەڵک نە موچەکەی حکومەتی ما وردە وردە دەنگی ناڕەزاییەکان بەرز بوونەوە هەڵەی حکومەت چەند ساڵە ئەوە بوو ئەو هەموو پارەی کە دەهاتە دەستی لە داهاتی نەوت لە گومرگەکان ئەوە بەس خوا دەزانە داهاتی ئەو گومرگە سنووریەکان چەندە لە داهاتی ناوخۆ هەر بەس بڕۆ دایرەیەکەوە بڕۆ بە زەریبە و بڕۆ بۆ مرور و ئەوانە خوا ئەزانێت چ پارە لەو میلەتە وەردەگیرێ بیبینە ئەمە هەمووی کۆ دەکرایەوە دەدرایەوە بە موچەخۆرێکی بێکار عەرزم کردن بندیوار من دایان خەڵک دەناسم 5 ساڵ موچەخۆری حکومەت بووە 1 ڕۆژ دەوامی نەکردووە هەتا موچەشتانە بڕامجار ناچاریان کردن بچنە سەر دەوام خەڵکم بینیوە 10 ساڵ کادری حیزبی بووە لەم لاو لەولا ئێستا لە دایرەی کارەبا ڕۆژانە دەوام دەکات کاکەوە چ بووی وەڵا خۆم 20 ساڵ لە دایرەی کارەبام ئەی بۆ دەوام نەدەکرد وەڵا لە کۆمیتە بووم لە ناوچە بوو ها چاولێ وردەوردە لێی بڕا هاتەوە ناو کایەکەوە شتەکان ئاشکرا بوون ئەو هەموو پارە بە فیڕۆچوو لە پرۆژەکاندا سەرفکران حکومەت بەڕێزان وەڵڵا پارەی زۆر سەرف کردووە بەڵام پرۆژە دەدرا بە مقاولێک کە هەرچی ویژدان بێنەی بوو ئەو جادەیە مانگی من زۆر بەو جادانەدا دەڕۆم 1 مانگ لەمەوە پێش تعمیر کراوە پارەیەکی زۆری ئەم حکومەتی هەرێمی بۆ سەرف کراوە بەرگەی بارانی ئەم جارەی نەگرتووە ئێستا لە جاران خراپتری لێ هاتۆتەوە واتە بەدڵسۆزی نەکراوە مەکتەب کراوە هێشتا قوتابی دەوامی تێدا نەکردو هەموو لەشی باران دێتە خوارێ جارێک مهندسێکی عەرەب پێیوتم وتی مامۆستا بەزەیم بەو خاک و خەڵکەی ئێوە دادێتەوە وتم بۆ وتی وەڵای من مهندسێکم بەکرێیش دەکەم لای ئەو مقاولە لای ئەو بەڵێندەرە ئەو بیناگەورەی بۆ دروست دەکەم سەرپەرشتی ئیشەکەی بۆ دەکەم من کابرایەکی عەرەبم میوانم لێرە و ئاوارەم ئەندازیارێکی مەدەنیم چەند ساڵ خوێندومە ماستەرم هەیە لە ئەندازیاریدا پێی دەڵێم کاکە ئەو چیمەنتۆ زۆر کەمە نیوەی ئەوەش نییە کە بۆی دیاری کراوە ئەو شیشانە تۆ زۆر بە گەورەی دایان کە دەبێ وانە بێت تۆ قسە مەکە تۆ معاشی خۆت وەرگرە ئەی دەڵێم ئەوەی لەسەر تۆ حەق نەبێت دەمی ئەویش بە سارێک ڕازی کراوە ئەی ئەوەی سەروتر ئەوە شەریکمەوە مەسوولە چاولێ هەر ساڵێک تعمیر دەکرێت ساڵی دوم دیسان بوو جێی بۆ تەرخان بکرێتەوە چونکە بە مەزبوطی نەکراوە ئەو جادەی بینی دەڤەری ڕانیە و ئەو خەڵکە قارەمانە بۆ سلێمانی خەڵک تێدا سوتا ڕۆژانە خەڵک دەسووتێ ئەبێتە قەرەبرود پار نازام 100 ملیار دیناری بۆ تەرخان کرا نزیکی تەواوبوون بوو وازیان لێهێنا دیسان باران ئەم ساڵ هەمووی تێکدایەوە دەبێت سەر لە نوێ دەست پێ بکەیەوە ئێوە پارەیە چی لات وەڵا هەمووی ڕۆی ئەی چێ خواردی وەڵا نازانی ئەخبار ڕێزان ئەمە حەقی لێ کۆڵینەوەی هەیە پارە و داهاتی ئەم وڵاتە بەداخەوە ئاوا هەمووی ڕۆی بە بەلاش والله ئەگە حکومە ژیرانە بیری بکردایەوە گوێی لە مەمانان ڕاگرتایە کە چەند ساڵە لەسەر ئەو مینبەرەوە هیچمان بۆ خۆمان داوانیە دڵسۆزانە پێماوەتون ئەو پارەیە لە جیاتی ئاوا سەرفیکەی موچەخۆری بێ ئیشی پێتەعینکەی خەڵک لە دەوری خۆت کۆکەیە وەرە کاکە پرۆژە بکە وەرە معمەل دروستکە وەرە کارگە دروستکە وەرە دەیان موەسسەساتی کاسبی دروستکە گەنجەکە بێنە ئیشی پێ بکە با ئیش بکە ڕەنجی شانی خۆی بخوا بەیانی بەگشتۆشان ناچێت نرخ نەوتی دابەزێ دانەبەزێت کارگەی خۆت ئیش دەکە لە هەموو دنیای پێشکەوتوودا خۆشەویستم وایە خەڵک ئیش دەکا پارە وەردەگرێ زەریبەش دەدا بە حکومەت خەڵک حکومەت بەخێو دەکا نەک حکومەت خەڵک بەخێوکە بەڵام کە لێت قەومە حکومەت نایە هەڵە تووشی سوال بی معاشت بۆ دەبڕێتەوە لە نەخۆشیدا فریاد دەکەوێت ئێستا بڕۆ ئەو وڵاتی بەریتانی ئەوانە کابرا مەطعەمی هەیە کە لەو کەرەنتینەدا لێ قەوماوە چونکە چەند ساڵە پارەی زۆری داوە بە حکومەت و زەریبەی داوە خۆشی بەخێو کردووە حکومەت دەڵێ بچۆ نان بخۆ نیوەی پارەکەت عایدی من بەس بۆ ئەوی دوکانەکەی دانەخرێ بەس بۆ ئەوی زەرەن نەکە کەسێک ئافرەتێکی ماڵەوە و کەسابەتی نییە پارەی بۆ دەبڕێتەوە منداڵێک لەدایک دەبێ حیساباتی بۆ دەکاتەوە کە گەورەش بووی ئیشت کرد منیش پارەت لێ وەردەگرمەوە ئەوە دەستوری ئیسلامیشە لە ئیسلامی ئێمەدا ناوی زەریبە نییە ناوی زەکاتە کە هەد بوو زەکاتت لێ وەردەگرم کە هەژار بووی ئیشت پێ نەکرا معەوەق بووی کەفتەکار بووی پیر بووی نابێت سوڵ بکەی نابێت کەرامەتی مرۆڤ بڕۆژێ بەخێوت دەکا حکومەت ئەوە دەستوری ئیسلامەکەی خۆمانە ئەوروپا جێبەجێ دەکا ئەوایە موسڵمانانی ئێمە حکومەتی ئێمە پێش خەڵک بیری لەوە بکردایەوە ئەو پەندەچینیە هەموو لە بیرمانە دەڵێ فێری ماسی گرتنم مەکە ماسی خواردنم مەکە بانگم مەکە هەموو ڕۆژە ماسیەکەم بۆ سوورکەیتەوە وەرە فێرم کە چۆن ماسی بگرم
چۆن ڕاوی ماسی بکەم چونکە ئەگەر فێری ماسی خواردنت کردم یەک ژەم لێم بڕا تازە فێر بووم بە مفتی و بە حازری دێمە سەر سفرە کە لێم بڕا بە گشتا دێم کە لێم بڕا دەچم خراپە دەکەم بە دزی پەیدای دەکەم بەس کە فێری کاسفیت کردم فێری ماسی گرتنت کردم هەم خۆم دەخۆم هەم دەفرۆشم هەم دەشبەخشم هەر سێ کارە جوانەکەم لێ دەوەشێتەوە ئەتر ئەم دەنگانە وردەوە بەڕێزان کە ئینسان معاشی نەما ژیانی نەما گوزەرانی نەما ئێبەرنا بە حەقەت دەنگی لێ بەرز دەبێتەوە خۆ پیشاندان دەبێت خۆ پیشاندانیش بەداخەوە جەرگ سووتانی ئەو خەڵکە بێگوناها ئەو کند جوولا و منداڵە بەسە زمانانە هەموو خوێن خەڵتانی خوێنکران بە ناحەق سووتاندنی بارەگا سووتاندنی مەقار سووتاندنی ماڵان سووتاندنی ممتەلەکات بەڵا لەسەر بەڵا بڵاوە پێکردن دواتر هیچ بێئەنجام بوون ئەی چارەسەر چییە؟ چارەسەر لە چەند خاڵێکا دەخەمە بەرچاو یەکەمیان لە جیاتی هێز ئەوانەی کە چەند ساڵە غەڵەتیەوەتان کردو خەڵک لە خۆتان کۆکەنەوە ئەوانەی کە کاری کێم وڵاتیان بەدەستە بەڕێزان هێز ناتوانێت بتپارێزێ زۆر خەڵکمان بینی هێزی چەکداری یەکجار زۆر بوو بە چەپڵەی میلەت ڕووخە وەرن لە جیاتی هێز عەدالەت بەرپاکەن بە عەدالەت پێگەی خۆتان پارێزن کاتی خۆی کابرایەکی نوێنەری فارسەکان هاتبوو بۆ مەدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خزمەت ئیمامی عومەری کوڕی خەتاب کە ئەمیری ئیمانداران بوو لەبارەی مفاوەزاتێک گفتوگۆیە کە جەنگ لە سنوورەکانی فارس لەگەڵ موسڵمانان ڕوویدا بوو کابرا کە هاتە مەدینە هەر سەیری دەکرد کۆشک و تەلارێک ببینێت چونکە ئەو کیسرای فارسوانەی بینی بوو لە چی کۆشک و تەلارێکی بەرزان ماڵەکان هەمویان وەکو یەکن وتی ماڵی ئەمیری ئیمانداران عومەری کوڕی خەتاب لەکوێیە سەرکردەی موسڵمانان وتیان وەڵا ماڵەکەی ئەوەیە وتی ئەو ماڵی ئێوە وتیان بەڵێ چوو لە ماڵ نەبوو قاسیدەکە چوو لە ماڵ نەبوو خێزانی وتی چۆ بۆ مزگەوت کە چوو لە سێبەری مزگەوتە دیارەکات هاوین بووە دەستی خسۆتە ژێر سەریەوە و عەباقەی ڕاخستۆ لێی خەوتووە بەبێ پاسەوان بەبێ حەرەز ئەکە ئەوەی بینی ئەم کابرایە ئینسان سام لە ناوەکەی دەکا کە لە فارس و ڕۆما دەڵێ عومەر چۆکیان دەلەرزێ دنیا لێی دەترسێ کەچی لەسەر ئەو عەرزەڕەقە ڕاکشاوە دەستی خستۆتە بن سەریەوە لەسەر عەباقەی ڕاکشاوە نە حەرەسێک نە پاسەوانێک نە کەسێک ئەو کابرایە قسەیەکی زۆر جوانی کرد لە مێژوودا نووسرایەوە وتی عەدیلتە فەئەمینتە فەنیمتە والله ئەوەندە دادپەروەری ئەوەندە عادلی بۆیە ئەوەندە لە خۆت ئەمینی بۆیە پێویستیت بە پاسەوان نییە بۆیە ئەوەندە شخەوەکەت خۆشە و منەتت بە کەس نییە خۆشەویستانم هەر کەسێ دەیەوێت پێگەی پارێزراوە بێ بە هێزی چەکدار ناپارێزرێ بە عەدالەتکردن لە ناو میلەتە خوا دەتپارێزێ و خەڵکیش خۆشی دەوی دووەمیان ناخپاککردنەوە بەرامبەر بە یەکتر ئێوەی بەڕێز ئێوەی جەماوەر هەمومان بووینە قوربانی ئەو دەموچاوانەی کە لە مەقەڕەکانە لە بارەگا گەورەکاندا بەیەکەوە کۆ دەبنەوە پێ دەکەن شان هەڵدەتێکێنن نوکتە دەجێڕنەوە تەوقە دەکەن دەست لە ملی یەکتر دەکەن بەڵام سەیرەکەی لە ناخەوە خواخواتی بەرامبەرەکەی لە ناوچێ کۆ دەبنەوە بە حساب وەفدی هاوبەشین بەیەکەوە کار دەکەین بەڵام وەڵڵاهی ناخیان بەرامبەر یەک پاک نییە بەداخەوە خۆزگەوان نەبوونایە ئێمەی میلەت باجی ئەو ناکۆچی و نیفاقە سیاسیە دەدەین کە بەیەکەون کەچی لە پشتەوە خەنجەر لە یەک دەدەن بەرەو ڕوو دەڵێ هاوبەشتم لە پشتەوە دەڵێ خۆ بکەم تۆ لە ناوچی و نەجاتم بێ لە دەستت ئەها بارەهێندە بارەگات سووتان کابرا تا بارەگاکەی خۆی سەری نەهات بوو دەیگو بەڕاستی ئەو خەڵکە قارەمانە حەقی خۆیەتی کە بارەگای خۆیان سووتان دەیگو دەستی تێکدەری تێدایە کە سەری خۆی هات ئەم جارەکانە خەڵکە بوو بە تێکدەر پێشتر دەستخۆشی لێ دەکردن بەداخەوە ئێمە پێویستیمان بە ناخاوێنکردنەوە هەیە دکتۆر عەبدوڵڵا پەشێوی شاعیری گەورەی کورد لە ساڵی 2011 ئەم شیعرەی وتۆ 9 ساڵ لەمەوبەر ئەڵێ من دەڤەرێک پێدەزانم قەستە سەری هەر زەردێکە زێڕی بەرزە عەیار نەبێ من دەڤەرێک پێدەزانم دوژمنی هەموو سەوزێکە دۆلار نەبێ کەواتەمانە بەس بەرژەوەندی و پارە و دینار و دۆلار و زێڕ ئەوانە بەیەکەوە بەستونیەوە ئەینە دەمێک بوو دوژمنایەتەکانی کۆنیان سەری هەڵدەدایەوە سێمیان با حیزبایەتیکردن ئەوانەی کەسایەتی سیاسین ناوێکیان هەیە لە ناو میلەتە ئەوانەی چینی ڕۆشنبیرن ئەوانەی مامۆستای ئاینین ئەوانەی نووسەرن توخوا با بۆ سوودگەیاندن خۆیان دەرخەن نەک بۆ خۆ دەرخستن دکتۆر مەحموودی معەزەمی لە کتێبی لەم سێ کەسە ببورن کە سەر بە مستەفا کردوێتی بە کوردی و لە لاپەڕی 157 تا دەڵێ ڕستەیەکی لوی پاستۆرم خوێندەوە کە دەڵێ عیب و کەم و کوڕی گەورەی کۆمەڵگاکان ئەوەیە هەر کەسێ شتێکی بەدەست بوو قسەیەکی هەبوو ناوێکی هەبوو پێگەیەکی هەبوو
ئاواتی ئەوەیە کەوا دەرکەوێ و خۆی بنوێنێ و بە کەسێکی گرنگ تەماشا بکرێ. حەیف زۆر کەمن زۆر دەگمەنن ئەو کەسانەی کە ناوێکیان هەیە پێگەیەکیان هەیە حرمەتێکیان هەیە ئامانجیان سوودگەیاندن بە میلەت بێ. والله ئەوانە دەبوو هەر کەسێک کە قسەیەکی دەڕوا مەبەستی ئەوە نەبێ خۆی دەرخا، مەبەستی ئەوە بێ سوودێک بەو کۆمەڵگایە بگەێنێ کە بەرامبەر بەخوا بەرامبەری بەرپرس. ڕانەوە بە عەقیدەی ئیسلامەتی و خواناسی بە چاودێری خوای گەورە بوونی پاداشتی خوا لە قیامەتە. وەڵای بەڕێزان مرۆڤ بەس بەوە ئیسلاح دەبێت کە زانیت شتێک هەیە ناوی حەڵاڵ و حەرامە. ئەینا عەیبە تۆزێکە، عەیبە هەیە لە ئەم شارەی تۆ عەیبەیە، لە شارێشکەدا عەیبە نییە. عیبە هەیە لە کوردستان خەڵک پێ عیبە بچ ئەوروپاوە هەر عیبە نییە، بەڵام حەڵاڵ و حەرام لە هەموو شوێنێکە هەیە. بڕوابوون بە چاودێری خواونێتی ناودڵ بەس بە مسلمان دەکرێت، چونکە تۆ بڕوا دوای خوا چاوی دێتە. بڕوابوون بەوەی کەسیش ئاگای لێ نەبێت کە دینارێکی حرامت خوارد ڕۆژی قیامەت لێ دەپرسرێتەوە. ئەمە ئینسانی ئیسلاح دەکا. ئەم میلەتی کوردی ئێمە لەسەر ئەمە پەروەردە بوو هەتا مسلمانی ڕاستەقینە بوو، تا ئەمە حەزاب و محزابە دەستیان تێکەڵاو نەکرد بوو. ئێمە مەلایەکی گەورەمان هەیە کە دەرسەکانی لە فەقیهاتی دەخوێندرێ. مەلا عەبدولعەزیز کە خاوەنی کتێبی ئەلکیفایە لە علمی فەرائیزدا لە علمی میراتە، ئەو پیاوە بەڕێزە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مەنتیقەی نەغەدە و سەردەشت و ئەوانە لە بەغا خوێندوێتی. لە بەغا کە خوێندن تەواو دەکات دەگەڕێتەوە بۆ کوردستانی ڕۆژهەڵات، دەچێتەوە مەنتیقەی نەغەدە و سەردەشت و ئەوە کە سیر دەکات لە ماڵەوە جلوشتەکانی دەکاتەوە قەڵەمێکی تێدایە، قەڵەم و کاتەوە ئێستا زۆر نەبووە، قەڵەم بە نرخ بووە، ئەوەی هەی بووە هەر حیبری تێکردوێتەوە خەڵوزی بۆ کتاوە تا شتێکی پێنووسیوە. بەڕێزان کە دەچێتەوە تەماشا دەکا ئەی خوایە ئەمە هی فڵان برادەرمە ڕۆژێ دامێ پێی بنووسم خستومەتە ناو شتەکانمەوە. تەلەفۆن نییە خۆ تەلەفۆنی بۆ بکا بڵێ گەرنم ئازاکە، بەرید نییە بۆی بنێرێتەوە، کەسێک نییە پارەکەی بۆ بنێرێ. بۆیە ئەو هەموو ڕێگایە بە بێبوونی سیارە و وڵاغ لە مەنتیقەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەڕواتەوە بۆ بەغا بۆی قەڵەمەکە بداتەوە بە خاوەنی. خوایە بانەی بەمە قیامەتم. خەڵک بەم عەقیدەوە دەژیا کە قەت جارشکە کابرا چای پێی نەدەکەوتەوە، نەیەزانی خەڵکی کوێیە و لە چه شوێنێکە، بۆ قەڵەمێکیش لە بەغاوە نەدەچوو بە شوێنێکە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. شێخ ئەمجەد زەهاوی مەلای گەورەی کورد پۆستێکی حکومی لە وەزارەتی ئەوقافا دەبێت، یەکێک دەچێت بۆ لای مامۆستا کاغەزێکم بۆ بنووسە بۆ لای فڵان کەس کێشەیەکم هەیە بەڵکو یارمەتیم بدە. ئەڵە ڕۆڵی گیان ها ئەوەندە فلسە بەرە، ئەو 50 فلسە بەرە، هەندێک وەرەقە و زەرفی نامەم بۆ بکڕا، نامەکەت بۆ دەنووسم بەسەر چاو. ئەڵە مامۆستا ئەوە هەموو زەرفە و هەموو وەرەقەیە سپیە، ئێوە چێ؟ لە ڕۆڵی گیان ئەو مڵکی حکومەتە، ئەو ماڵی دەوڵەتە، ئیشەکەی تۆ شەخسیە لەگەڵ مندا، بڕۆ بە پارەی خۆم لە دەرەوە نامەکە و زەرفەکە بکڕە، چۆن وەرەقەی حکومەت بۆ کاری شەخسی بەکاردێ؟ خەڵک لەسەر ئەم عەقیدەیە پەروەردە بێت چۆن ماڵی ملت دەخوا، چۆن ماڵی تۆ دەسووتێنێت، چۆن ممتەلەکاتی حکومەت دەسووتێنێ. ئێمە ئەم عەقیدەمان نەهێش، بۆیە زەرورە لەم وەختانەدا بە خۆماندا بچینەوە، هەل لە باخچەی ساوایانەوە تا خوێندنگاکان تا زانکۆکان دەرسی عەقیدەی ئیسلامی بخوێندرێ، باسی حەڵاڵ و حەرام فێری ڕۆڵەکانمان بکرێتەوە. ئەو کاتە کە تۆ زانی شتێک حەڵاڵ و حەرامە و ئاسایش و پۆلیسیش ئاگای لێنێ، ئەی خوا فەئین الله، ئەوە چارەسەری کێشەکانمان دەکا. خۆپیشاندان کرا، ڕۆیشت لەگەڵ ئەوەدام کە نابێ خۆپیشاندەر بگیرێ، نابێ هەڵکوتێتە سەر ماڵەکانیان، بەڵکو حکومەت با ئەو بەرپرسە دز و گەندەڵانە بگرێ کە خەڵکیان لە حکومەت کرد بە دوژمن. ئەوە قسەمە، با حکومەت بەخۆی دابچێتەوە، ئەو بەرپرس و مەسئولە گەندەڵانە بگرێ کە خوایان لە خەڵک کرد بەگشت حکومەت دابچێتەوە، بەگشت بارەگا دابچێتەوە، بابیان دۆزێتەوە، بزانێت چێ ئەمە هۆکار بوو، چەند ساڵە چیان کردووە. ئەبێ خۆپیشاندەری خاوەن حەق گوێی لێ بگیرێ. من قسەکەم قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، کابرایە قەرزی دابوو بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، قەرزی دابووە، وەختی قەرزەکە هات مانگەکە تەواو بوو، هات وەختی قەرزەکەی و پێغەمبەری خوا بۆی نەبردوێتەوە، چاوەڕێی شتێکی بۆ بێ، یان حازری کردووە ئەو ڕۆژە بۆی بنێرێتەوە، کابرا پەلەی کرد، وەختەکەی خۆی هاتووە، عەباکەی پێغەمبەری خۆی ڕاتەکاند کە ڕایتەکان لا ملی پێغەمبەر صلی الله علیه وسلم سوور بووە، ڕایتەکاند و بە زۆر بەناشێنی محەممەد بێنە وەختی قەرزەکە کوا پارەکەم. سەحابە کەمایان بینی واتە وەکو دەی هێزی چەکدار خەریب و پەلاماری کابرا بدەن، تۆی بێ ئەدەب چۆن دەبێ ئەوە هاوارکەی بەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لا ملت سوور کردەوە. پێغەمبەری خوا فەرمووی دەعوه، واسی لێ بێنن، مەیگرن، لێ مەدەن، پێی مەچێشن، فإن لصاحب الحق مقالا، خاوەن حەق دەبێ قسە بکە، خاوەن حەق نابێت دەمی بژیرێ، خاوەن حەق دەبێت دەنگ هەڵبڕێ،
بەڵام صاحب الحەق ئەوەی کەوا لەبەر نەبوونی لەبەر بێموچەیی لە مافخوراوی هاوار دەکا ئەینا کەسێشکە مەبەستێکی گەی هەبێ و بۆ حکومەت بۆ خۆی دەبێ بزانێ ئەی ئەم هەموو ئاسایش و دەستگای مخابەراتی لە وڵاتەدا زانیاری و پاراستنە ئیشی چییە کە دەستی تێک دەرهەیە بیان دۆزنەوە بەڵام ئەوەی خۆپیشاندەرە و مافی خوراوە و لە نەبوونی و نەداری هاوار دەبسەرا دەکا حکومەت نابێت دەمی داخا نابێت بیگرێ نابێت بتێتە سەر ماڵەکەی فإن لصاحب الحق مقالا قسەی رسول الله صلى الله عليه وسلم و قسەی لەسەر سەرانە یەکێ دەپرسێ و خۆپیشاندەرانە بەکاردەهێنرێن منیش لێرەوە دەسەڵاتی ئەوەندەم هەیە بڵێم یا ڕەبی خوایە لعنەت و نەفرەتی تۆ لعنەت و نەفرەتی مێژوو لعنەت و نەفرەتی ئەو جەماوەرە هەژارە خێر لە خۆ نەدیوە کە لەسەر مافی فەقیر و هەژار و مافخورا و خوێنی گەنج و لاو ئەوانەی کە خێریان لەم وڵاتەدا نەبینی کە چوونە سەجادە و کوژران یا ڕەبی خوایە هەر کەسێک خوێنی ئەو گەنج و لاوە بۆ مەرامی شەخسی خۆی بەکاربێنێ بیکا بە پەیژە و پێی بگاتە دەسەڵات و پەرلەمان و کورسی و کولێرە و بێوێ ئەو خەڵکە فەقیرە بکاتە خوێنی ئەو خەڵکە بکاتە پەیژە یا ڕەبی خوایە حەواڵەی تۆی دەکەین جا ئەوە مەلا بێ مامۆستای مەکتەب بێ ڕۆشن بیر بێ نووسەر بێ کەسایەتی بێ پیاو ماقوڵ بێ هەر کەسێک خەڵک کۆ کاتەوە لەسەر داوای ڕەوای حەقی خەڵک پێ لەسەر کەل لە سەرەکاندانێ و بچێتە سەر پەیژەی دەسەڵات یا ڕەبی لعنەتی خوای لێ بێ واللهی خوا بە نەفرەتیان دەکا والله ئەوانە ڕیسوا دەبن بەبێ من میلەتیش وشیار بێ کاکە بێ میلەتیش وشیار بێ ئێمە هەر بەکار دێنرین حیزبەکان هەر بەکارمان دێنن هەر حکومەتە هەر بەکارمان دێنێ خەڵکی بەرژەوەندی خوازە هەر بەکارت دێنێ لە دوایشدا خەڵکەکەی وەکو جەنابتان ئەنجا خەڵک پرتەبۆڵە دەکا مامۆستا ئەو بۆ باسی ئەم زاڵمانە ناکەی ئێکاکە تۆ هەموو کارەکەت کردو من دوای چی لێ بکەم تۆ خانووەکەت بە سەقەتی دروست کردو من چۆنی ڕاستکەمەوە و خەریتەکە من نەمکێشاوە ئەبێ زۆر وریابین خەڵکێکیش هەیە فعلەن بەرژەوەندی خوازە ساڵی 2011 لە حەفتەی شوباتە پارە دەڕژا خەڵکێک ئەو هەموو منداڵ و شتەی کۆ کردەوانێ ئێستاش ئەم وڵاتە کە نەکبەتێتی دەیڵێمەوە خوێنی ڕێژوانی حاجی عەلی منداڵێکی تازە پێگەیشتووی دە 12 ساڵان خوێنی منداڵێکی وەکو بیلالی گەرمیان خوێنی منداڵێکی ساوای وەکو گەرمیانی چەمچەماڵ و ئەو دەڤەرە خۆشەویستە ئەوانە خوێنی ئەو منداڵانە ڕژا بەڵام بەداخەوە جەلاد و پیاو کوژەکان بیکەیسی بەشانەکان نەک نەگیران لەم لاش و لەولاش پلیان بەرز کرایەوە نەجمە و داڵیان زیادی کرد ئەوانەش کە ئەوان هێنایە سەر جادا ئێستا بە چاوی خۆتان دەیانبینن یان لە بەغدا موچە خۆرن یان لە هەولێر ئەندام پەرلەمانن یان لە بەڕێوەبەرایەتیەکیان درایە کوڕە هێوازی لە حیزبەکەی خۆیانە بەس هەر کاکە بەڕێوەبەرایەتیش بچووکم دەنێ هەر مەسئولیەتێکم بدەنێ کابرایەک هەبوو لە سەرای ئازادی هاواری دەکرد و کەفی دەپڕژاند و بەسەر میلەتی هەڵدەگوت پیرێژنێک پێی گوت فڵان کەس ناوی ناڵم فڵان کەس تۆ ماندێلای کوردی ماندێلای کوردی ئەو خەڵکە هەموو چاوی لە تۆیە والله کاکە ئێستا ئەوەمەوە نەوشەیەکی وەرگرت و بۆ خۆی بەخێزان و معاشێکیان بۆ بڕایەوە بێدەنگ و قڕ و قەبلە هیچ شوێنێکەوە ناوی نەما ئەوانەی حەفتەی شوبات و کە هەموو ڕۆژێ چاو بە فرمێسکن حتا ئێستا شەهیدانەیەکیش بۆ منداڵەکانیان نەکراوە هەر کەس ئەو ڕیژیان لێ ناداتەوە حیفە میلەت بەژێرت بزانن بەدوی هەموو کەس مەکەوە بە هەموو چەپڵەیەک هەڵمەپەڕە حەقی خۆشت داوا بکە خۆ پیشاندەر کاکە دەچێتە سەر دایرەی مرور وەڵڵاهی ناحەقە پۆلیسی هاتوچۆ بە گەرما بە سەرما بە زستان و بە هاوین خزمەتی ئەم خاک و خەڵکە دەکات دەستیان خۆش بە چایان ماز دەکەم بەڵام کە خەڵکیش دەبینێ بەخش بۆ مرور دەسووتێ مەش پرسیارێکە کە خەڵک دەبینێ ئەو هەموو پارە لە دەستگای هاتوچۆ وەردەگیرێ بەس بڕۆ سەنەوی سارەکە تازەکەوە بەس بڕۆ بزانە چی لە کامی لەداوە حەقی خۆتە بیدەی بەڵام کاکە حەقی خۆم دەدەم بەڵام 10 ساڵ زیاتر من بە جادەدا دەڕۆم لەبەر دەمی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆدا تا ئێستا چاڵێکە 2 تاسە چیمەنتۆی دەوێت هی نەکراوە سارەکەت بچێتە نایە وەردەگەڕێ علامەتێک دانەندراوە جادەیەکت بۆ تەعمیر نەکردم دەکاکە با منیش ئیشەکە ببینم با دڵم پێی خۆش بێ ئەچیتە دایرەیەکەوە خەڵک بەڕێزان حکومەتی بەڕێز خەڵک ڕقی لە حکومەت نییە ئەو حکومەتە بەرهەمی ڕەنج و خوێن و شەونخونی ئەو خەڵکە داماوەیە دەنگی ئەوە بەڵام کە دەچێتە دایرەیەکە وەڵڵی ناسیاوێکە نەبێ ئیشەکەت بۆ ناڕوە وەڵڵی حرمەتێکت لێ نەگرن فەقیرەکە کەس جوابی ناداتەوە ئەویش بە پێت هادەتەقێتەوە ئێتر ئەوای لێدێ بەداخیشەوە حەق و ناحەقەکە تێکەڵاو بوو حەق و ناحەق تێکەڵاو بوو بارەگا سووتێنرا ئەو بارەگا سووتان نەبەڵکو خێرێکی پێوە بێ من لێرەوە ڕای دەگەێنم حیزبەکان بە خۆیان دابچنەوە کاکە نابێ بارەگا لە ناو ماڵاندا بێ نابێ بارەگا لە ناو بازاڕ بێ ئێستا و بارەگانە سوتاون ماڵەکانی چوادە و یان فەقیرە هەردوو کەڵ خواردنی هەموو ژیانیان لە مەترسیدایە
ماڵیان لە مەترسیدایە چۆن دەبێت بارەگە لە ناو بازار بێ دوکاندارەکەش فەقیرە ڕزقی بڕاوە بارەگایە کە سێ چوار جار سووتێنرا بێت داخرێ کورە دایخە کاکە بیکە بە مەکتەب بۆ ئەو خەڵکە بۆ ئەو گەڕەکە بڵێ با ئەم بارەگا حیزبی من وەڵڵای ئەمە 10 جار سووتێنرا با دایخەم لە هەموو هەولێرا بۆ یەکێتی یەک بارەگای بەسە بۆ هەموو پارتیەکانی هەولێر یەک بارەگا ئەویش بێت لە دەرەوەی ئاوایی بێ هەموو ساری خۆیان پێیە کادری حیزبی هەموو موبایلی خۆی پێیە هێستا خوێندن بە ئۆنلاینە بۆ حیزبایەتی بە ئۆنلاین نەبێ ئەرە کاکە بۆ ناکرێ بارەگەل لە هەموو کۆڵانێکا بۆ چییە بیزمە قەڕی حیزبێکت بۆ چێ لە ناو شارێکە خەڵک ئەوا دەی سووتێنێ و دەردەدڵی خۆی دەردەکا بیانکەن بە مەکتەب بیانکەن بە بنکەیەکی تەندروستی پێویست لە گەڕێکێکە خەڵکیش ڕەحمەت بارانتان دەکا لەو بەڵایەش ڕزگارتان دەبێت ئەو هەموو پۆلیس و پاسەوان و کادرەشی ناوێ ئەوە بەڕاستی حەلێکە دەبێت ئەمانە بیریان لێ بکرێتەوە وەڵا دڵسۆزانە پێتان دەڵێم ئێنە هیچیشم بۆ بابەتە نییە بەداخەوە حەق و ناحەق تێکەڵاو بووە ئەوەی خاوەن حەقیش بوو موچەخۆریش بوو بەداخەوە حەقەکەی بوو بە چی حەقەکەی بوو بە سووتانی ئەو شوێنانە بوو بە 1000 بارەگەش بە قوربانی خوێنی منداڵێک بێ گەنجێک بێ ئەو گەنجەی لە تەچە شەهید کرا بەڕێزان تەلەبەی زانکۆ هەموو ژوورەکەی تەلەڤیزۆن نیشانیدا مطبەقە کۆنەکانی زمانی حکومەتی باسەکە لە تەچە دروستی کردوون ئەوەندە ماڵێکی هەژار و داما و 6 دانە خوشکیان هەبوو ئەمجا خوا کوڕێکی پێبەخشیون کە دڵخۆشی ئەوش دایک و باوک و 6 خوشکە بێ بوو بە قوربانی هیچ هەر نەزانێت لە پێناوی چیدا سەیری ژوورەکەی کە قورئانێک کتێبێک گەچەکەی تێ هەڵسواوە هیچ زمانی باسێ هێشتا ماوەتەوە دوو بە سەیەک ژوورەکەیەتی بەقەدەر شوێنی گۆشتبرژانی ماڵە مەسئوولێکە ئەوەشیان پێڕەوا نەبینیوە ئەوانە دەبێت بگیرێن ئەوانە دەبێت سزا بدرێن چێ ئەوەی هاندا چێ ئەوەی کوشت ئەگە یاسا هەیە ئەگە یاساش نییە بەداخەوە خەڵک تووشی دوژمنایەتی عاشایری دەبێت کە بەداخەوە دوو برا دەکوژرێت لە شوێنێکە منداڵێکی 13 ساڵ چییە تەقەی لێ بکرێ وە چێ ئەمانی هاندا تەقە بکەن ئەوە بەڕاستی ئەگە یاسا هەیە لە وڵاتە دەبێ یاسا سەروەر بێیە و لەو بڕایش دانیم ئەوە مەگە بەس بەخوا بکرێ ئەوانش با حەقی خۆیان خۆشەویستانم خۆتان تووشی دوژمنایەتی عاشایری مەکەن کوڕێکتان ڕۆیشتن کوڕی خەڵکی هێشکە مەکوژن بڵێن خوایە ئەم حەقی خۆماندایە دەستۆ بیسپێرن بەخوا ئەو خوایە ئەحکەم الحاکمینە عادلترینی حاکمەکانە بەخوا حەق لەم دنیادا بۆ دەکاتەوە ناگەێنێتە قیامەت دەستی خۆت بە خوێنی خەڵک پیس مەکە زۆرم سەریەشاندن بەڵام دڵیشم زۆر شتی تێدایە بۆ ئەم وڵاتە کۆتا خاڵ و کۆتا قسەم خاڵی پێنجەم کار بەدەستانی پلە باڵای حیزبەکان بە هەمووتان دەڵێم تخوا کەس نەیباتە سەر کەسێک بە هەمووتان دەڵێم وەرنەوە ناو میلەتەکەتان بزانن ماڵی چۆنە بڕوا بە کەسانی بەرژەوەندی خوازی دەورتان مەکەن وەرن بە چاوی خۆتان حاڵی میلەت ببینن بۆ ئەوەی قسەکەمان درێژە نەکێشە و پوخت و کورت و پڕمان نابێ دیسان بە شعرێکی دکتۆر عەبدوڵڵا پەشێوی حەق بێژ و چاونەترسی ئەم میلەتە دێنم کە لە 28 نۆی 2013دا بە ناوی تۆفانەوە نووسیوێتی 7 ساڵ لەمەوە بەر ئەم ئینزاریداوە بە حکومەت بەکار بەدەستانی هەموو حیزبەکان لە بەشێکیدا من دەخوێنمەوە دەڵێ دەدا بەزە تەماشاکە چۆن کەمتیارە دەرپێدڕ و قاسە بڕ و بە گۆشتی خاک مڕەکانت تێم ئاڵاون ببینە چۆن چنگ و کەڵبەی سیم و تەلبەند بەژنی دەشت و شانی شاخ و دەمی دۆڵیان هەڵدڕیوە دەبپرسە گوڵەگەنم بۆ تۆراوە شێ ساماڵی زەردەخەنەی هەڵبڕیوە دەدا بەزە دەچاویلکەی ڕەژ وەلانێ دەست لە ملی کورسیکەوە بۆ ڕی و تانکەر لە یاد بکە چاو خوچانێ دڕ بە ئاڵقەی زوڕناژەن و لێپۆکاندا دەلڤینێ دەتەکانێ بەس گوێ هەڵخە بۆ ئەوانەی چیا بەبای زگتە خت دەکەن بۆغ دەکەن بە قارەمانێ زۆر ناجارێک کاروانی جامڕەشەکانت جێبهێڵە و پێی پیرۆزت لەسەر زەوی جلشڕدانێ بە جادەیەکا گوزەرکە چاڵ و چۆڵ و تاسەی تیابێ با دەرەوە بۆ گەڕەکێ بۆ کۆڵانێ گوێ ڕادێرە بۆ وەڕینی ئەو هەموو مۆلیدان بڕۆ سەیری قژڕنین و لە خۆدانێ وەرنەوە ناو خەڵک قیامەتیش هەیە دنیا هەر کۆتایی پێدەیە ڕەحمەتی خوا لەو کەسەی گوێ لەم قسانە دەگرێت لە خۆمەوە بۆ ئێوە بۆ بەرپرسانی هەرە باڵا واللهی ڕۆژێ دنیا بەجێ دێڵین ئەم جار ژیانی ڕاستەقینەی قیامەت دەست پێ دەکا ئەی ماڵوێران ئەو کەسەی حەقی میلەتی لابێ ئەی سەرفراز ئەوەی پێش ئەوەی بڕوە لە ناو دڵی میلەتە جێی خۆی دەکاتەوە نەک لەسەر کورسیە شڕا یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی خوا هیدایەتمان بدەی لە ئیسلام باشتر تێمان بگەێنی
یا ربی خوایە من وەکو خۆم ئەو میلەتە موسڵمانش بەدەستی دەستنوێژەوە دەرگایە کەشکی بەرم و ئومێدم پێ بێ دەرگای ڕەحمەتی تۆیە ئومێدم بە کەس نییە یا ربی خوایە بە ناوە جوانەکانت بە سیفاتە بەرز و باڵاکانت یا ربی خوایە لێت دەپاڕێمەوە ئەم وەزعەمان خراپە خوایە بۆمان چاکەی یا ربی خوایە وەزعی کوردستانمان لە هەموو بارێکەوە خراپە خۆت بێ بەهانە و هاواری ئەم دەستە بە دەستنوێژانەوە خوایە فریامان کەوی خوایە دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە یا ربی خوایە لە خراپەوە بەرەو خراپتر نەڕۆین ئەوەی هەشمان لە دەستمان نەچێ یا ربی خوایە گەورە ڕەحم و بەزەیی ڕێز و حرمەت خێتە دڵی ئەو کەسانەوە کە نوکە خەڵمێکیان بۆ ئەم وڵاتە بەدەستە خوایە نەمان خەیتەوە ژێر دەستی ئەو کەسانەی کە بەزەییان پێماندا نایەتەوە کە گاڵتەیان بە میلەتەکەمان دێ کە قوت و بژێویمان دەبڕن خوایە نەمان خەیتەوە دەستی ئەوانەوە دەرگای ڕەحمەتت لێ کردوینەوە خوایە بۆمان زیادکەی خوایە لێماندا نەخی بەکردەوە پیسەکانی خۆمان یا ربی خوایە هەر کەسێک لەم خۆ پیشاندانانەدا شەهید کرا خاوەنی حەقا بەدڵێکی پاکەوە داوای مافی خۆی دەکرد خوایە جێگای بەهەشت بێ خوایە پلەی شەهیدی بە دڵی خۆی بەنسیب بکەی یا ربی خوایە سەبوری دڵی دایک ئەو دایک و باوکە جەرگ سوتاوانە بدەی ئەو منداڵە بێ باوکانە ئەو ژنە ڕوسولانەی کە بێ هاوسەر کران بە ناحەق خوایە ڕەحم بە حاڵیان بکەی خوایە سەبوریان بدەی یا ربی خوایە هەر کەسێک فەقیر و هەژار میلەتی مەزلومی مافکورا و بۆ بەرژەوەندی خۆی بەکاردێنێ بۆ ئەوەی بچێتە سەر کورسی و کولێرە لە مەلاوە تا فەلا خوایە لە ناوی بەری خوایە لە ناو خۆ پیشاندەر لای بەری خوایە ڕیسوای دنیا و قیامەتی کەی ئەوەی کە بە ناوی میلەتەوە نام پەیدا دەکا یا ربی خوایە شفای نەخۆشەکانمان بۆ بنێری خوایە شفای نەخۆشەکانمان بۆ بنێری خوایە ئەوانەی کەوا بریندارن یا ربی خوایە شفای بەخێریان بۆ بنێری ئەوانەی ژیراون خوایە دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە ئازادیان کەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون